بەناوی خوای گەورە سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دژی دواکەوتنی دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان ناڕەزایەتی چین و توێژە جیاوازەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستی پێکردوێتەوە و داوا دەکەن حکوومەت بە زووترین کات موچە دابەش بکات. ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ بە مێندارێک لە بەڕێزان گۆران عەبدولقادر ئەندامی سکرتارەتی ئەنجومی مامۆسایانی پێشەنگ و سامان حسێن سکرتێری یەکێتی کەماندامانی کوردستان هەروەها لە دۆکشەوە بەدەل بەرواری سەرۆکی گروپی دەنگی مامۆسایان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتەی دەبین. داوا لەسەر جەم چین تۆشەکان دەکەین کە بەشدار بن لەم گروپی فشار کە لە مامۆستایان و موچەخۆران پێک دێت لە سلێمانی چاوەڕوانی کەمبوونەوەی حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا بوون تا جارێکی دیکە بێنەوە سەر شەقام. لە ئێستاشدا لە بەرامبەر دواکەوتنی موچە دەیانەوێت جارێکی دیکە دەست بە خۆپیشاندان بکەنەوە، بەڵام ئەم جارە تەنها داوا لە مامۆستایان ناکەن بەشداری خۆپیشاندانەکان بکەن، بەڵکو فەرمانبەر و کاسبکار و توێژەکانی دیکەش بانگێش دەکەن کە بۆ داواکردنی مافی خوراویان بێنە دەنگ. ئەم بارودۆخەی کە هاتووە پێشەوە دەستی گرتبوون بۆیە نەمانتوانی پێشتر خۆپیشاندانی بەرپراوان ئەنجام بدەین. ڕەچاوی هاتنی نەخۆشی کۆرۆنامان کرد، ڕەچاوی ئەم بارودۆخەمان کرد بۆیە خۆپیشاندانمان ئەنجام نەدا و ئێستش سبەینێ پەیامەکەمان دەگەینین بە دەسەڵات. ئەگەر بێت و دەسەڵات خەمچار بێت لە دابینکردنی مافەکانی هاوڵاتیان بێگومان ئەو کاتە ناڕادەکان لە تەقینەوە نزیکە بێتەوە. خۆتان نەزانن ئێستا ساڵی 2020 مانگی 5 ئەوە نزیکە بینە لە مانگی 5 تا ئێستا موچەی مانگی یەکۆر نەگیراوە. لە هەمان کاتیشدا دژی خراپی بارودۆخیان خاوەن پێداویستیە تایبەتەکان لە شاری سلێمانی گرت بوونەوە و داوایان لە خێرخوازان کرد با نایەنەوە بچن. سکرتێری یەکێتی کەمەندامانیش دەڵێت حکوومەت لەو پارەی لە سەرمایەدارانی کۆ کردوتەوە هیچی با خاوەن پێداویستیە تایبەتیەکان نەداوە. شەقامەکانی سلێمانیمان گرتووە نە بۆ خۆشیە، نە بۆ ئاهەنگگێڕانە، نە بۆ جێبەجێکردنی یاساکەمانە و نە بۆ پابەندی مافەکانمانە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێوەی پابەند بێت و داواکارمان جێبەجێ بکە، بەڵکو هاتنی ئێمە بۆ دەرەوە لە برسایە، هاتنی ئێمە بۆ دەرەوە هاندانی گیرفانی بەتاڵمانە، هاتنی ئێمە بۆ دەرەوە گریانی ئەو کەمەندامانەیە کە نان نییە بیخۆن. دواکەوتن و پێنەدانی موچەی مامۆستایان و فەرمانبەران ناڕەزایی و نیگەرانی و بێومێدی گشتی هێناوەتارە. لەو چوارچێوەیەشدا مامۆستایەکی پارێزگای هەڵەبجە وەک گوزارش لە ناڕەزایی بەرامبەر بێدەنگی و بێڵوێستی یەکێتی مامۆستایان پێناسی ئەندامەتی یەکێتیەکەی سووتاند. دیمەنی سووتاندنی ناسنامەکەشی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردەوە. ئەمە دیارە ئینسان هەتاوەکو نەگاتە گیانی ئامادە نییە پێناسی خۆی بسووتێنێکە لە ناو ڕێکخراوێکا بێ، بەڵام ئەم ڕێکخراوەی ئێمە حتا ئێستا وتمان هیچ هەڵوێستێکی نەبووە، هیچ کاردانەوەیەکی نەبووە سەبارە بە پێنەدانی موچە بە مامۆسای بە فەرمانبەران. مامۆسا هەیە نەخۆشی هەیە، مامۆسا هەیە کەمەندامیان هەیە، مامۆسا هەیە زەخت و شەکر و ئەوانەیان هەیە. گەرچی حکوومەت یێرێم بەڵێنی داوە هەموو مانگێک موچەی فەرمانبەران لە وادەی خۆیدا بدات، بەڵام زۆرینەی مانگەکان دابەشکردنی موچە گرفتی بۆ دروست دەبێت و موچەخۆران دەکەونە دڵەڕاوکێوە، هەروەک جم و جۆڵی بازار و کار و کاسپیش بەو هۆیەوە ڕادەوەستێت. لە ئێستاشدا ناڕەزایی هاوڵاتیان لە باشووری کوردستان لە تەقینەوەدایە. فەرمانبەران خەریکە 4 مانگ لە ساڵی 2020 بەڕێ دەکەن، هێشتا موچەی مانگ یەکیان وەرنەگرتووە، بۆیە چاوەڕوان دەکرێت گیرفانی خاڵی و دڵی گەرم بیان هێنێتەوە سەر شەقام. جارێکتر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن. مامۆستا گۆران لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی شتی دۆخی موچەخۆران و کاسبکارانی هەرێمی کوردستان لە سەردەمی کۆرۆنادا چۆن؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سەرەتا بارودۆخی مامۆستایان و موچەخۆران بە شێوەیەکی گشتی زۆر خراپە. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە ماوەی 44 ڕۆژە موچەی مانگی 12 ساڵی 2019 کە دابش کراوە تا ئێستا موچە دابش نەکراوە. حکوومەتی هەرێم خەڵکی ناردە ژوورەوە بەهۆی پەتای کۆرۆناوە کە لە ژوورۆ دانیشن، بەڵام هیچ هۆکارێکی خزمەتگوزاری بۆ دابین نەکردن کە واجبە لەسەر حکوومەتی هەرێم خزمەتی هاوڵاتیانی خۆی بکات و لانی کەمی خزمەتگوزارەکانیان بۆ دابین بکات.
ئێمە پرسیار لە حکومەت دەکەین لە ماوەی 29 ساڵی حکومڕانیە ئەو هەموو نەوتەی کە فرۆشتیان پارەکان چی لێ کرد لە چیا سەرفیان کرد بۆچی ئەو پارەیە دیار نییە ئەگەر ئەو پاریان خەزم کردا ئێستا هیچ کێشەیەکیان بۆ دروست نەبوو ئەتوانی هەموو مانگە لە کاتی خۆیان موچەی فەرمانبەران و مامۆستایان دابینکەن بۆچی وڵاتێکی وەکو نەرویج ئەڵێ ئەگەر ئێمە تا 50 ساڵی کەش تووشی قەیران ببین هیچ کێشەیەکمان نییە لە بوونچە و لە بودجەیە ئەتوانین موچەی هاوڵاتیانی خۆمان دابینکەین و خزمەتگوزاریان پێویستکەین بۆ دابینکەین بۆ ئەوان خەمی داهاتووی هاوڵاتیەکانی خۆیان خواردو خەمی 50 ساڵی داهاتوی خۆیان خواردو پاریان کۆ کردوێتەوە بودجەیەکی باشیان تەرخان کردو بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ حکوومەتی هەرێم لە ماوەی 29 ساڵی حکومڕانیە لە ماوەی 9 کابینەی حکومڕانیە نەیتوانی میزانێکی باش تەرخان کە کۆی کاتەوە خەزنیکا بۆ خزمەت بۆ ڕۆژێکی ئاوە بۆ ڕۆژە ڕەشەکان یعنی حکومەت پێویستە پلانی استراتیجی بنێ بۆ 25 ساڵی داهاتوو بۆ 50 ساڵی داهاتوو کاتێک کە باڵین هاوڵاتیەکانی تووشی کارەسا دەبن و کارەساتی سروشتی وەکو لافا وەکو بوومە لەرزە وەکو ئەم پەتایی کە تووشی هەموو مرۆڤایەتی بوو ئەبوایە حکومەتی هەرێم لە پلان و لە بەرنامەیە هەبوایە کە ڕۆژە لە ڕۆژان تووشی کارەساتی سروشتیە بێتەوە پێویستە ئەو خەڵکانی کە زەرمەند دەبن قەرەبووی زەرەر و زیانەکانیان بۆ بکاتەوە بەڵام بەداخەوە ئەم حکومەتەی ئێمە خواخوایەتی بۆ قەیرانێک بێتە پێشەوە بۆی سوودی لێوەرگێت وەکو هەلێک بە ئاراستەیەکی سلبی کە بتوانێت ئەو شتان ئەو کەم و کوڕی کە هێتی دایپۆشێ بە ناوی قەیرانی کۆرۆنا ئەو خەڵکی کردوتە ژوورەوە پێشیانەڵێ ئێمە داهاتمان نزیک بۆتەوە لە سفر و ناتوانین چیتر موچەی هاوڵاتیان دابینکەین بە چاومان ڕۆشن نییە و نازانین جارە هیچ بڕیارێک بین ینی پێم سەیرە ئەمە قسەی حکوومەت بێ حکومەت پێویستە زۆر لەوە وشیاتر و ڕۆشنبیرتر بێ زۆر لەوە بە چای ڕۆشنتر بێ کە پێشتر بیری لەم کارەساتانە کردایەتەوە پێشتر خۆی حازر کردای بۆ ئەم ڕوبەڕوو بۆ ناوانە ناکرێتەوە قەیرانە بێتە پێشەوە بە خەڵکی بڵێ من ناتوانم هاوکاریتان بکەم و ناتوانم خزمەت گوزاریتان بۆ دابین بکەم بەڵێ لە سەرچانی موچەخۆر و خەڵکی هێژارە ئەم قەیرانانەوەیە ئەم قەیرانانە هەمووی لە سەرشانی موچەخۆر و فەرمانبەران کەوتووە لە سەرشانی خەڵکی تریش کەوتووە خەڵکە کاسبکارەکەش کە ماوەی 45 ڕۆژە لە ژوورەوە هیچ کاسبێکیان نەکردووە کە سەیری وڵاتانی ترەکەین بە خەڵکەکەی و تۆ بڕۆنە ژوورەوە بەڵام لە هەمان کاتا موچەشی بۆ دابینکردون هاوکاریشی بۆ دابینکردون بەڵام حکومەتی ئێمە بە خەڵگەڵێ بڕۆنە ژوورەوە بەڵام ناشتوانن هاوکاریتان بکەن سپاس دەکەم دەگرم وڵاتکەک سامان جەناویش بەخێر بێ ئێوە ئەمڕۆ بۆچی گردبوونەوە لە سلێمانی سپاسانەکەم دیارە ئەمڕۆ ئێمە کوڕێکخراوەکەمان کە خۆم سەرپەرشتی ئەو خۆپشاندانە مەکرد و گربوونەوە مەکرد زیاتر لە 2000 کەمەندام کە کۆبووبوونەوە لە شەقامی سالم سەهۆڵەکە هەڵبەتە بۆ لە قسەکانی شماکە باسم کردو بۆ گیرفانی بەتاڵمان بوو بۆ برسیکردنی کەمەندامان بوو و ئەو نەهامەتێ بوو کە ڕووی کردوتە کەمەندامان لە ڕاستیدا ئێمە پێشبینیمان نەکردوە زۆرێک لە پێشبینیەکان ئەوە بوو کە ئەم کابینە نوێیە کابینەیەکی فعال بێ و کابینەیە بێ دەرسی لە کابینەکانی تر وەرگرتە بێت و بتوانێت خزمەتی ئەو چین و توێژە پەرایز خراوانە بکە یا خەرەبووی ئەو چین و توێژ و ئەو فەرمانبەرانە بکاتەوە کە چەند ساڵە غەدریان لێ ئەکرێ بە ناوی یاسا و بە ناوی پاشەکەوتومانە بەڵام بینیمان دوای ساڵێک ئەم کابینەی کە پێی ئەڵێن کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆهێم بگرە پەرەی زیاتریە بەو بێئەدەبی و بێڕێزی و بێحورمەتی و سوکایەتیکردنی زیاتری بە چین و توێژە هەژارەکان وەکو کەمەندامان وەکو بێوەژن وەکو خانە نشینان وەکو چین و توێژەکانی تریانی هەستمان کرد زیاتر پەرەی پێە هەستمان کرد زیاتر ئەو چین و توێژانەی گوشی زیاتر فلیقانیەوە بۆ ئەوەی کە بتوانێت خۆی پیاسەر بکێ یعنی تۆرە وەرە حکوومەتی خۆی بە نای حکوومەتی هەرێمی کوردستان بزانێ پەرلەمانی خۆی بە پەرلەمانی کوردستان بزانێت سوێنی یاسایی خواردبێ ئەم هەموو بەڵێنە گەورانەیانە لە هەڵبژاردنەکان و بانگەشەی هەڵبژاردنەکانە ئێستا ئەم حکوومەتە بۆتە سێچین چینێکی لەسەرەوەی ئاگای لە میلەت نییە ئەوانەی سەری سەرەوە ئەسڵەن ئاگای لە وەزعی میلەت نییە کە چی ئەوگزەرێ بەس خەریکی تەسەورەکەی لەوە چێ سەرۆکی حکوومەت ئەوەی خەمیەوەی بێ قاتەکەی ئەو ڕۆژێ چەند خەمیەوەی نەبێت کە چەند هەزار کەمەندام لە کوردستانە برسیە یعنی ئەمە نمونەیەەکە ئەمە چینێکیان ئاگایان لە میلەنێت چینی دووهەمیان هەستاون پاساو ئەهێنەوە بۆ ئەو چینەی یەکەم بەس ئیشیان ئەوەی پاساو بۆ حکوومەت دێنەوە وەکو لە کابینەکانی پێشووترا بینیمان وەزیرەکان بەداخەوە پەرلەمانتارەکان ڕاوێژکارەکان بەس ئیشانە بوو پاساویانە هێنایە بۆ پاشەکەوتی موچە بۆ برسیکردنی کەمەندامان لە بری ئەوەی دانیشن چارەسەرێ بکەن کە هەنێکیان بە ناوی خواوە چوونەتەوە هەنێکیان بە ناوی میلەتەوە چوونەتەوە هەنێکیان بە ناوی مامۆستاوە چوونەتەوە هەنێکیان بە ناوی نازانم کوڕی شۆڕژگێڕ و شەقامەوە چوونەتە ئەوێ ئێستا ئیشان بەزەوەی پاساوە هێنەوە بۆ میلەت ئێستش ئەینەن ئەمە چینی دووەمە کە ئێستا لە حکوومەت هەیە بە سێرەکەی کۆمەڵی وەزیر و خەڵک هەیە ڕۆژانە دەرەکەی لە کەناڵەکان
بەس ئیشی پاساوهێنانەوەی بۆ چینیەکە بکە ئاگای لێش نییە چینی سێ هەمان لە پای سێبەری ئەم دوو چینە ئەژی گوێ نایەتە هیچ شتێ یعنی بۆ نمونە موچەیەکی هەیە چەند هزار خانەنشینی بیر پلە باڵامان هەیە چەند هزار خانەنشینی نایاسایی پەرلەمانتار و وەزیرمان هەیە مانگی 4-5 میلیۆن دینار وەرەگرێت ئیتر تۆ ئەمری لە برسا تۆ ژانە تێگەچێت تۆ قوڕ کراوە بەسەرتا تۆ کراوی تەژژوورەوە تۆ هەموو ژانە بۆتە دۆزەقی لاقی ئەو نییە کڕم کوێرم نابیستم باش ینی ئەمە ژیانی تۆرە حکوومەتێک لەسەر ئەم سێچینە پێگاتە بێ چه ئاسوویەکی ڕوونی تایە تەسەورەکەی کەمەندامێک 4 مانگی یەک موچەی وەرگرتووە ئەویش لە 120 موچەکە یعنی لە 60 ڕۆژارە موچەیە تەوزیع کراوە 45 ڕۆژیش کەش هاتۆتەوە بەسەر ئەو موچە ئێشا موچەی دووهەم نەدراوە ئەو موچێشی کە دابەش کراوە مامۆسا ئەزانێ ئێستا لە 120 کەمەندامان وەریانگرت 2 ڕۆژ موچیاندا 2 ڕۆژ کەمەند موچیاندا بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنا بانقەکان نەبووە جارێکیان یەکشەمەیەک و دووشەمەیەک یانە جارێکیان یەکشەمە ئەیش نیوەی بانقەکان هەبوو نیوە بانقەکانی کەنەوە یعنی کوی بکەیتەوە لە 120 کەمەندامان لە ماوەی 120 ڕۆژان موچیان وەرگرتووە دەبڕۆ گوێ لە وەزیری کار و بگەینەوە لە 180 موچی مانگی ڕابردوویان وەرنەگرەوەی من خۆمێکێکم وەرم نەگرتووە خێزانم وەری نەگرتووە هەزانان کەسی وەکو من فریان نەکەوتووە یەکشەمە چووە لە نۆ داوامیان کردوەوە تا 12 نیوەڕۆ لە 12 نیوەڕۆ بانقەکانیان داخستووە ئەڵێن دەوام نیە هەتاکو 2.6 تاکو 2.5 بزانە وەزعەکە چۆنە بێ ئەگەر دەوام بکرێتەوە ئێمە من خۆم هەفتەی پێشوو لە بەردەمی بانقێکە کۆنگرێ ڕۆژنامەنووسین بەس خۆپیشاندانم دوور مەحقولە ئەی هاوار سەدان کەمەندام لەو بانقەیە ینی کەمەندام هاتوو ئەگریا لە تاو ئازاری قۆڵی چونکە تەکسی نەبوو هەڵی بگرێ بە پێ هاتوۆتە ناو بانقەکە لە بانقاڵێکی وەڵا لەبەری کە مۆزەفمانیە داوای لێ وردنەکەین بڕۆرەوە دوو مۆزەفی پێویست مۆزەفێ لەسەر کۆمپیوتەرەکە مۆزەفێ لۆی کەپارەکەی باتێ بەداخۆ سەدان کەمەندام دڵیش کاو ڕۆژەوە ئێستش لیستەکان بڕۆسەریان کە لیستێ دوو بۆ وەزیری کاروباری کۆمەڵاتیان وتووە کە لە 180 کەمەنداوان موچیان وەرنەگرتووە پێمان وتووە ئەڵێ لەبەرەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا ئەمە خشتە ڕێگایە کە دانراوە بانقەکان دایانناوە بۆ سەلامەتی خۆیان بەڵام من یەک پرسیارەکەم باشە ئێمە لەگەڵ ئەوانی کە ڕێنمایی کۆرۆنا و لە ڕێنمایی ئەم نەهامەتیە جێبەجێ بکەین قبوڵمانە بەڵام ئایا پەرلەمانتارەکانی جوان موچیان وەرگرت 2 ڕۆژ لە 2 مانگا وەریانگرت ئایا وەزیرەکان 2 ڕۆژ لە مانگێکا وەریانگرت ڕاوێژکارەکان پلە باڵەکان خانەنشینە باڵا بەرزەکان یعنی ئەمە نەهامەتیمێن تۆرە نەعادەلەت نادادپەروەری لە کەمەنداما بکەی ئەمڕۆ سەدان کەمەندام لەیا کۆبووبەوە سوێن بەخوا بە هەر 2000 کەمەندامەکە ملیۆنی چاپێن نەبووە بە هەر 2000 کەمەندامەکە ئەمە عیب نییە ئەمە شەرم نییە ئەمە داوەشین نییە تۆ نەتوانی یەک کورسی کەمەندامی بکڕی بەڵام بتوانی زیاتر لە 6 ئۆتۆمبیلی 2020 بکڕی بۆ کێ بۆ چیتە چ وەزیرێک پێویستی بە ئۆتۆمبیلە بەس پێم بڵێن لەم وڵاتەیە چ وەزیرێک پێویستی بە ئۆتۆمبیلە بۆ ئەچی ئۆتۆمبیلێکی 2020 بۆ ئەکڕی بۆ نایە دوو کورسی کەمەندامام کڕی ئەڵێ پارەمان نییە سوپاس دەکەم دەگەڕێم بۆ لا دواتر مامۆستا بەدڵ زۆر سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان بە شێوەی گشتی دۆخی موچەخۆران و کاسبکاران و مامۆستایان لە پارێزگای دۆک لە سەردەمی کۆرۆنا چۆنە سوپاس سلااوەڕێز بۆ میێوانێتە سلااوەڕێز بۆ بینەرێت کەناڵێوە بارۆدۆخێ هاوڵاتیە لە هەرێما کوردستانی ئەمشێن بێژین هەمی وەکی ئێکە چه هەولێر بێت سلێمانی بیت حەلەبجە بیت بدیتنا من تو چ ناف دەستهەڵاتە هەرێما کوردستانە دێنی بەس حکومەت تێنە بیت چونکە حکومەتێ کەرامەتە خۆی حکومەتە ئەخلاقی هەی حکومت خوددانن سرور و یاسا و باب ملتی بس الکردستانی بدیتنا من تو چه نافله دانی بس ندانی حکمت خالا دوی اگر ام بغدینا الجهان همیه هیچ دولت اکنینا اقلیمک الجهه کی هبید کو 5 هیوا موچه فرمانبرت خو ندابیده یعنی اوه هیوا 5 هات هشتا ایک موچه 2020 اوه نبویا نخوشترین جهوگاوه اگر غزه بیت یا پیویا هاری کاری دولت عرب و او موچه خو حیوانه ولگرن اسرائیل بو ورید کرد بس بغدین الهرم و کردستانه چونکو محکمت اکنینه براستی کرونا ام همی سوپاسیا خوده بکن چونکو افدست حالات جهان همیه سروک و برپرس جهان همیه تایبتی تهرم و کردستانه وصا خودید که کس نشیتوان رب العالمی جی نشیتوان گل جارا مدیتن که لاینگریتوان طاعت بوان بر جه داخله بس کرونا ویروس کرونا ولیکر او کرنت کنجاوه و سرداوه
فقیرا داخوازا مافی خوی کرد و فقیرا گوت ام در کوین بلا کرونا بیتمه چطور ام بمریش برسادا بله من ندید یا دست حالات اکل جهان تایبتی اگر همی کسا متابعه ویروس کرونا کری همی دولت ها و گاویجی مهوانت برای جی گود همی جها دست حالات گوتا خلق کی تخانی و بن ام دهاری کاریا وکن الهرم کردستان اوان بجین حکمت هرم کردستان دو اداره هرم کردستان اوان وزیر و ابی پارلمانی گوتا مهیدت خانی و بن امو چنجی نادینه و هیم باخون دیو گرینجی دکینا سجنه وجی و بالفعل کردن سجنه وجی چندین کس الهرم کردستان بو چندین روزا زندان کردن و وگاویش زندان کردن بله هاش بروی چنده اوه جیاوازیه که هی اوه ودناف لینه دانی الحکمت براستی اف بارو دوخه اگر سروی دستو داری بید یه بردوان بید ود خلکی هلویست هبن بری خلکی هلویست هبن اف حکمتت بجنه معارض اپسیون راستی اوان چه رول ندید چل گل دست حالات بن چل گل دروی دست حالات بن اوان چه رول ندید وقتی اوت بیجن قیرانه کنگی کردستان قیران نبوینه بله بیرا مهمیات سال 1992 اکمین هل بجارتون اکمین حکمت حتی آوه گاوه اگر قیران جی نبن قیران چه کرین حکمته هر دو حزبا قیران چه کرین الدی برجواندیت خو بدیت نامن ویت بو همیاج یا روم بوی حکمت که هاتی یا خوزال کری سرمه دو حزبت هاتین پیاسایت بخو درست کرین یه دست حالات حکمی المد کن یه بازرگانی وی ملتیت کن ایک خالده بجم الجیهان همیه صندوق خانه نشین آیا هی رو حیوانه الدیف رجا موچه پارش خانه نشینات هتا برینه هم دی بجین ما 1 میلیون خانه نشینه 1 میلیون فرمان برتین اب خو دیهی کشف کردن میلیون کو 268 هم دی بجین 1 میلیون اگر حیوانه هر یک فرمان بر 20,000 راجع ببرن و اوه 30 سال 28 ساله پتری چند میلیار دینارانه و دولت صندوق که دابان وقتی هیوا 7 ساله فرمانبر خانه نشین بیوید او پاره دابایه اوه جهل گردیم بله بغدین پکفتیا برادر گلک سر آخفت جهان دانینه پکفتی و کی پکفتی حرم کردستانه یه خلی سر بید یه به دست حالات بید یعنی 150,000 200,000 پراسی تدوید ویت ام شرمش خوب بکن امش به حکمت اول گریم بوان پکفتیا بوان کم اندامان یعنی گله کریتش برچه اگر وان که اندام کبی دانه که وان بشید ده چنه در وی حرمه ده چنه اوروپا 10-20 دفتر دانه که خودن دل ایشکا خودن بس بو نخوشی و پکفتیا و حاولاتی تریم کردستانه گلکاد خانی خوشی فروشن خلقی با کم کد ما مستوله بهت ورقه بهت قطاب خانه پارا با کم کن داب چی چاره سریه بکد اول چه جهانه نبویم حتی نه که اگر خلقی که حاولاتی خوب بدن که بیش بر چندین اگرا کردینیا دولتا کردیه داعشن ترک اوه همی نمان اوه همی درکتن بازرگانی یا وی ملتی تیتای کرن قیران دیف قیرانی پیداد کن بله چاره سری گلب صانهینه اگر وان هر دو حزب دست حالات بوید چاره سریه بکن بو حرم کردستان و چاک سازیه بکن بس نه چاره سریه و نه چاک سازیات کن بدیت نامن جبر ایک اگر اوجی یا خطمه را دیتی اف حاولاتی وگاوه ام اوجی بلا ام همی خونه خوابینین دست حالات اکاد هزا چکی یه گلمه تعاملت کن دوی خوب بگیره دیتا گیرین دیتا که این زندانی دیتا هاوین الگل کسید ویروس کرونا لی اگر تو دوی خونه گیری بله اوه نبوید چه جیهان همیه سپاس دەکەم دواتر دەگەڕێم وڵای بەڕێزت مامۆستا بەدل مامۆستا گۆرام کەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە هۆکاری چێکە ئەوان پابەندم بە بەڵێنەکەی خۆشیان بۆ دابەشکردنی موچە 30 ڕۆژ جارێک یعنی ئەگەر پێشیان دابەش نەکری بۆ بەڕاشکاوانە بە خەڵک ناڵێن کە پێشتر بەنامێکیان دەرکرد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کەوتیان موچە دەستکاری ناکرێت بەڵام بۆ ڕازگۆ نەبوون لەگەڵ فەرمانبەران لەگەڵ موچە خۆران لەگەڵ کاسبکاران کە لە سەرەتایی مانگی چواریش دایانگوت هاوکاری کرێچیەکانیش دەکەین مەسەلەن ئەو پارێشکە کۆکراوەتەوە بەسەر هەژارەکان دابەش دەکرێت
خۆی لە ڕاستیە حکوومەتی هەرێم ئەگەر حکوومەتی هاوڵاتیان بۆ ئەبواە هەموو سی ڕۆژارە موچەی دابشکرا بەسەر فەرمانبەران و مامۆستایانە بەڵام بەداخەوە نیەتیان نییە کە بە دڵسۆزی خزمەتی هاوڵاتیان بکەن و لانی کەمی خزمەت گوزارەکان بۆ هاوڵاتیان دابین بکەن هۆکارەکەی چییە ئەو بۆ خۆیان ئەگەڕێتەوە کە بۆچی نایانوێ خزمەتی هاوڵاتیان بکەن پێویستە هاوڵاتیان خۆیان بچن بەدەم داواکاریەکانی خۆیان و مافەکانی خۆیان لە حکوومەت وەرگرن ناکرێ هەر حکوومەت بەڵێن بات و بڵێ من سی ڕۆژارە موچە دابەشەکەم بەڵام نەشتوانێ بەڵێنەکەی خۆی بێتە سەر و خەڵکیش بێدەنگ دانیشێت و هیچ قسە نکات پێویستە لەسەر خەڵکی داوای مافی خۆیان کەن حەقی خۆیانە هاوڵاتیان بچنە سەر شەقام بە شێوازێکی مەدەنیانە داوای مافی خۆیان کەن وەکو ئەمڕۆ بینیمان کە ئەنجومەنی فشار لەسەر شەقام ڕایان گەیان کە سبەینێ خۆپیشاندانەکەن و داوای مافی خۆیانەکەن بە شێوازێکی مەدەنیانە و برانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامانیش ئەوانیش بە هەمان شێوە داواکاری خۆیانیان ئاڕاستی حکوومەت کردووە کە حەقی خۆیانە ماوەیەکی زۆرە موچیان پێ نەدراوە فەرمانبەرانەوە 5 مانگە وەکو ئاماژیان پێکرد ئەوە نزیکە بینەوە لە مانگی 5 تا موچی مانگ یەک دابەش نەکراوە یعنی ناکرێت ئەو خەڵکە بێدەنگ دانیشێت و حکوومەت بڵێ من دۆخی داراییم خراپە و قەیرانی داراییم هەیە و دۆخی دارایی نزیک بۆتەوە لە سفر ئیتە و خەڵکەش بێدەنگ دانیشێت و هیچ نەڵێ ینی ژیانی خەڵک ناچێتە سەر بە تایبەتی مامۆستایان ئێستا ئێمە مامۆستایان ماوەی 45 ڕۆژە موچەیەکیان وەرگتووە هی مانگی 12 ساڵی پێشووی دوای ئەوە ئەم موچەیە بە شێوە 45 ڕۆژیانەکە ئەی دوایی چۆن بچنەوە بۆ دەوام چۆن داوام دەست پێ بکەنەوە بەڕاستی زۆرێک لە مامۆستایان بێزارن بێتاقەتن و حکوومەت ئەم ساڵیش توانی هەر چۆنێک بێ قۆناغەکانی خوێندن تێپەڕێنێ و هەموو قوتابیان دەرچێنێت و بۆ ساڵی داهاتوو ئەی بۆ ساڵی داهاتوو چیەکات یعنی ئەو بە 6 مانگ جارێ موچەیە دابشکە یعنی حکوومەت ئەوێ بە ساڵێک 2 موچە دابشکە بە 2 موچە وەزارەتی پەروەردە بەڕێ بکات و هەموو مامۆستایان بەڕێ بکات بەڕاستی کەتی پەروەردە بۆ ساڵی داهاتوو تووشی ئیفلیجیە بێت تووشی ئیفلیجیە بێت و مامۆستایان بڕوا ناکەم بە هیچ شێوەیەک داوام بکەن هەر لە ئێستەوە مامۆستایان ناڕازین نیگەرانن بێتاقەتن بڕیارە ناوە بۆ ساڵی داهاتوو داوام نەکەن یعنی ئەمانە هەمووی هۆکاری مەترسین بەڕاستی بۆ حکوومەتی هەرێم ئێمە چاوەڕێەوەمان بەس بۆچی خەڵک ینی ئێستا متمانەی بە حکوومەت ڕەنگە بڵێ داهاتمان نزیک بۆتەوە لە سفر داهاتی ناوخۆیان لەبەرەوەی حکوومەت پێش شەفاف نەبوو نەوت دابەزیوە شەفاف نەبووە لەگەڵ هاوڵاتیانە ینی وەکو حکوومەتانی شوێنانی تر مانگانە داهاتەکەی خۆی پیشانی خەڵکی نەیەوە بڵێ لە ڕێگای وەزارەتی دارایی لە ڕێگای وەزارەتی سامانە سروشتەکان بڵێ خەڵکینە ئێوە ئاگادار بن ئەمە راپۆرتەکانی منە ئەم مانگە ئەوگە نەوت فرۆشاوە ئەمەش داهاتەکەیەتی تا ئێستا ئەم داهاتە وەکو پێویست ئاشکرا نەکراوە بۆ خەڵکی لە ڕێگای چەند پەرلەمانتارێکەوە چەند جارێک راپۆرت باس کراوە لەبارەی ئەم داهاتانەوە کە چۆن چی لێکراوە بۆ چۆ ڕۆشتووە یعنی کاتێک کە حکوومەت شەفاف نەبێت لەگەڵ هاوڵاتیانیش متمانیان کاتێک کە نرخی نەوت بەرز دەبێت توی دەستکارێکی موچە ناکەن ینی باشتری کەن باز ئەگەر دابەزی دەبێت لەسەر موچە خۆش تێبینێکی جوانە کاتێک کە نەوت بەرز دەبێتەوە دەستکاری موچە ناکرێت بەڵام کاتێک کە نەوت دابەزێ کاتێک کە قەیرانێک گێتە پێشەوە دەستکاری موچاکەن و کەمێکەنەوە بۆ منەوە ساڵانی پێشوو بینیمان پاشەکەوتی زۆرم لیان سەپان بەسەر مامۆسایان و فەرمانبەرانە موچەی مامۆسایانیان کرد بە نیو موچە و بە ڕوعا موچە ینی بەڕاستی مامۆسایانی تر مافی خۆیانە بچینە سەر شەقام داوای مافی خۆیان کە مافی خۆیانە بە نیو موچە و ڕوعا موچە ڕازی نەبن جارێکی تر مافی خۆیانە بە پاشەکەوتی زۆرم لێ ڕازی نەبن پاشەکەوتەوەی ئێستا هەیە ئێستا بۆ 5 مانگ نەک 4 ڕۆژ 5 مانگ هێشتا موچەی مانگ یەک دابەش نەکراوە ئەگەرەوە پاشەکەوتی زۆرم لێ نەبێ پاشەکەوتێکی ناڕاستە و خۆ نەبێ ئەی چییە سپاس دەکەم کاک سامان لەو 24 ملیار دینارەی کە لە بڵێنە سەرمایەدارەکان کۆکرایەوە هیچی درا بە کەمەندامان و خاپێرایی تایبەتکەن هیچ خۆراکێکتان وەرگ لە سەدەمی کۆرە ژمارەکانمان بیست نەک بە کەمەندامان ئەین تۆ سیرکە خۆیان وتیان 22 ملیار و 500 هزار دلار کۆکراوەتەوە 22 میلیۆن و 500 هزار دلار ئەمە 22 میلیۆن و 500 هزار دلار خۆمان 24 ملیار و 600 میلیۆنە باشە 25 میلیارد دینارەکە باش پێم بڵێن 1 دیناری لە سەرف کرابێ 1 دینار ئێستا ئەوەی من ئاگادار بن بەنیازن فۆرمێک بێنن ئەم فۆرمە دابەشکەن باشە طبعا ئەم پارەیە کە دەوڵەمەند داوێتی ئەو دەوڵەمەندەکەیاتی بە حکوومەت بۆ حاڵەتێکی زۆر لە ناکاوە وەکو چۆن من ئاگرێک لە جەستەم بەرە بێ کەسێ بە تانیکی تەڕم پیا بوشکم کاتەوە بۆ یکێتر من نەسووتێم ئەم پارێ بۆ ئەمە دراوە سێ ئەم حکوومەتە چۆنی ژەکە ئەم پارێسە لە بانقایە باش ئەگەر نەخورابێت ئەگەر دابەش نەکرابێت دێت فۆرمێک دابەشەکان شار بە شار ئەم فۆرما چێتە قایمقامێت وابزەم لە قایمقامێت دەچێتە بەڕێوەبەرێ گشتەکان دواتر پڕ ئەکرێتەوە دواتر ئەم فۆرمە بەرزەکرێتەوە بۆ قایمقامێت قایمقامێت بۆ محافەزەت بۆ وەزارەتەکان وەزارەت بۆ ئەنجومەنی وێزان بەپێی ئەم فۆرم پارەکە دابەشەکەن هەتا ئەم مەوسمە ئەڕۆت و یەت و تێپەڕێ تەسەورەکەم بگەینەوە ما زستانی ئایندا
یعنی بگەینەوە زستانی ئایندە ئەگەر بتوانن ئەم پارە دابشکن لە کاتێکا دەوڵەمەندێک هاتووە بۆ نمونە کاکفاروق هەڵە من ملیارێک و 500 میلیۆن ما بە حکوومەت ئەم پارەی بۆیە و بۆی فرێ ئەم 20 ڕۆژە بکەوێ کە خەڵک لە ژوورەوە بۆ کاسبکار و بێکاسب هیچی کەسبی نەبووە نەخۆراک کەمەندامان هیچیان ئەم پارەیەش نەدراوە بە خۆراک نە بە پارەی دراوە بە خەڵک و نەدراوە بە دەرزی و دەرمان نەدراوە بە هیچ شتێک بە هیچ کار ئاسانیەک سێهەم ئێم منۆکو ڕێکخراوەکەی خۆمەکو سامان کە کەمپینێکم دروستکە زیاتر لە 4000 خێزانی کە مندامم بە سیستمێکی خۆمان خۆراکمان بەسەرا دابشکردن بڕوا ئەەکەی زۆرێک لەلایەنە ئیدارەکان لە من ڕێگر بوون باشە ئەنوو تۆ خەڵگەێنیتە دەرەوە تۆ خەڵک تووشی کۆرۆناکەی تۆ چۆن ئەبێ کۆنگری ڕۆژنامە نووسی ببەسی تۆ زۆرت بۆ ئێمە هێناوە خەڵک یە بە منەڵێت تۆ کاکە مەسەلەن تۆ بە حافزێکی بۆ ناتوانانی نەوت دابشکەی بۆ سامانی کە مندامان ناتوانێت نەوت دابشکە یعنی ڕێگر بوونەوەی کە ئێمە نانێک بگەینینە ماڵی مناڵێکی شە لە دەماغ کە نەمرێ لە برسا هەر بۆی کە نەمرێ لە برسا دەسێ دایبی بگەینینێ کە مارکێتەکە دایبی نەئەیە بە قەرز لەمە شار ڕێگرن بەڕاستی ئەم هەموو خواردنە کۆکراوەتەوە هەتا ئێستەشی لەسەر بێ کە من لەم بەرنامەیە دانیشتون هەر ئەڵێ میکانیزمێک دۆزینەوە ئەم خۆراکە دابشکەین ئەوە کۆرۆنا تەواو بوو ئەوە ڕێگەکان ئاسایی بۆیەوە ئەوە خەڵک هاتە دەر لە 180 دوکان و بازار کراتەوە ئێستش ئەم میکانیزمە نەدۆزرایەوە وتیان لە هەوڵش دێنن لە کرێچیەکان بارگرانی لەسەر سوکەن بە تەواتی کێوە و کوێوەکاندا هەر ئەڵێن هەوڵە دەین کرێچەکان پارەکان لێ خۆش بێن تەمان هەوڵیانە هەوڵەکە چی بوو داوا لە سەحابخانەکانەکەی کە لە کرێچەکان خۆش بنێ و کە علاقی بە تۆیە ئاسڵ زۆربەی زۆری لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ سەحابخانەکان بێ ئەوەی حکوومەت پێی بڵێ بێ ئەوەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پێی بڵێ خۆیان هەر لایەنە ئاینەکەی لە دڵیانە وتیان کاکە ئێمە پێشمان عیبە داوای کرێ بکەین نەک هەر لێیان خوارد پێمان عیبە داوا بکەین من سەدان ماڵە ناسم کە کەمەندامە کرێچێ سەحابخانەکەی توێتی نەک داوای کرێکەت لێ ناکەم بڕۆ ئەوەش مەبلەغی پارە بۆ خۆت خەرجیکە بێ بە مناڵە کەمەندامەکە تۆ باوکیشی کەمەندامی فەرمو ئەوش مەبلەغی پارە ئەمە ئەدەب و ئەخلاقە چونکە ئەزانێ من ڕۆژگارێکە چ زەرورە محافەزە داوا لە منی سەحابخانوکە لە کرێچەکەم خۆش ئەوکەی مشکلەی توێ من پارەی خۆماسم لایەنە ئاینیەکە ڕێم پێیاکە لێ خۆشم لایەنە ئینسانیەکەم ڕێم پێیاکە باشە بەس مادەم هیچتان وەرنەگرتووە لەو 24 میلیارە ئەی چۆن بە 150,000 یاخود بە 100,000 ینی چۆن دەتوانانی ژیان بەڕێکەکەی من پێ دەڵم ئەوەی کە من لەم بیست شەوەیە بینیومە ئەو نەهامەتی کە من لە ژیانی کەمەندامانە بینیومە سوێن بەخوا ئەم جارش سوێن بەخوا لە هیچ لە هەموو تەمەنمانە بینیوە یعنی نامەت بۆ بێت باوکیشی کەمەندام لەگەڵ حرمەتم من ڕەنگە بە تۆزی پێڵاوەکەشی نەبم بڵێ سامان بە قوربانی پێڵاوەکەت بم 5 کیلۆ برنج بۆ بنێرە بڵێ بە قوربانت بم 2000 بۆ بنێرە بۆ مناڵەکەم بێ بە سەمون توامە ئەخلاقە ئەخر بۆ لە میلەتاکەن لە پێناوی چیاوە لە میلاتاکەن باشە تۆ پارەکەت لە دەوڵەمەنەکە وەرگرتووە نەشان هێش دەوڵەمەنەکە خێرەکە بکە مامۆستا بەو دەوڵەمەتیان نەکەن خێر بکەن نەچن پارە بن بە ڕێکخراوەکان چۆن شتی واکەن وەرن بیخەنە سروقی حکوومەتەوە حکوومەت خۆی دابەشیەکە ئەی کەی دابەشیەکەی ئەی بۆ نایی بە کەمەندامان دەوەرە لەو پارەی کە وەرەگرتووە لەو 25 میلیارد دینارە وەرە 1 میلیارد بە کورسی کەمەندامی وەرە بێ بە دارشەق وەرە بێ بە بوتڵی خوێن مەیە بە پارە بە کەمەندامەکان مەچۆ بێ بەوە نەوشەی 2020 بێ بە وەزیرەکان و بە ڕاوێژکارەکان وەرە بێ بە کورسی کەمەندامی آخر ئەبێت کورسی کەمەندامی خێرخواز بیکڕێ حکومەتان ناکرێ نەک هەر نایکڕێ هەر نازانێت چیە باشە سپاس دەکەم زۆر دەگرم بۆ لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دواتە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە دۆک تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة وي دسل وازي لبن او باراكا راسك باراكا شبابي يلا تبي بسيطة لا شيء فير نبي الو برنجي محمودة باجوا بقرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟
برنجی محمود ڕکلامی ناوێ بسيطة بسيطة ثبت بسيطة شێبوریا ئەی تۆ ێستا نەگیرابووی ربما بوريك لامبو ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین. ئێمە فانسینێتین بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سوودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنەجێ ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە. فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ژماری تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەدەل بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەوەی کە ئێستا لەم کابینەیە کە پێشتر دەیانگوتی ڕۆژ جارێک موچە دابەش دەکەن ئێستاوەی کە مەسەلەن موچەی مانگی 12 کە مەسەلەن 44 ڕۆژ لەمەوە بەردابەش کراوە کە ئێستا موچە دابەش ناکرێت پێ دوای هەمان سەپاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچەی و فێڵ لە فەرمانبەران کرا لەمڕۆ. ئەنزانم کەنگی دەسەڵاتێ فێر و حیلە و درەو هاوڵاتیە نەکرینە حتا vێگاوێ نەکات. هەر دەمێ بەحسی سی ڕۆژا کرد و موچەی دێت وەختێ خۆ دادەن و دێ چاکسازیەکەن وێگاوێ خەلک دبێژیت ئەvێ باوەر نەکەن ڕاستی چکو ئەvە بۆ عەدەت مەجارێکە نەدیتە ئەوان وعدێک دای و وعدێ خوب جهئینای من بەرینی کەجی گوتت جیهانێدا هەمیە نەبووە 2025 هەیڤژێ بچن موچە نەدابیت. ئەvەیەک یا دوێژی برادەرە بەحسی هاریکاریا و فەقیرا کرد. ڕاستی گەلە کرێتە بۆ سەرکردێتمە پشتی شۆڕەشە 8 ساڵە و vê حکومەتە 28 ساڵە و vê zira hêzê û vê zira gazê şinîka me feqîreke bît il bajêrekê pîviya kîloweka birincî an jî hêviye hewara xwe bigihîn te rêxirawekê kesekê heta kîloweka birincî a batilekê zeytê bete berdergehê wan. û beramberî hindê em ê dibînîn kurrêt wan, neviyêt wan, kompanyêt wan il cîhanê hemiyê li Herêma Kurdistanê ne ji devê me ji devê berpirsêt her du desthelata wextê nexweşiyek mabeyna wan çêt bî diyar dikin dibêjin tu jî serdavêt wan dolarin bila bînne derê. Rastî evî vayrosî hikûmeta me beramberî taqîkirneka gelek gelek dijwar kir. Rast e belkî bi wan xem nebît
بس بو من خمه و بو اف جیل دیف مجی داتید خمه تشتمی کشف بون دیار بون که اوه چه دست حالات اوه چه حکمته اوه چه برپرسن اوه چه دویتش فقیر و جارا اوه نهاتین هرما کردستان آوا کن اوه نهاتین دولت کردی آوا کن اوه نهاتین جار و جیارا خلقه که تایبتی فرمان برا و همیا نه فرمان برا بتنه یعنی خوش بکن اوه تاتین بس جار و جیارا خو و نویت خو و برپرسید خو با 100 سال دیجی هزر تیدا بکن کاده چاو نویتوان جین یعنی بگرش دامزراندنا زانکویت اهلی الهرم کردستانه و کمپانیت زبلاح الهرم کردستانه بله اش بروی چنده از الگل نبویمه چه جارا اتکاودان توسادات قیران توسادا اوه عدد اما کرده هم هاری کاریه کدود کن بس برپرسه که مازن که هر آن زنگینه که مازن هر پاروی حولاتی یه زنگین بوی یه بوی میلیاردر و کمپانی مازن تنشینی که بشت حکمت و بوتا میلیونک آن 2 میلیون دلار هر پاروی حولاتی هم براستی وید خلقه کی ور نگرتو با بلا راستم بارودوخه که گلک نخوش دابورین تایوه که مانت خانی و نکار نشول برسی بپاره بس بلا همیا آخفت بان همی راب بان همی پریکا سوشیال میدیا اوز سرو که هرمی گوتیا که سوشیال میدیا نبید چما آریشه نابن یعنی یا دیاره اوز سوشیال میدیا و اب بزاوار خراوه تأثیر خو گلک های اش بروی چنده وید ام جوان دست تاریکاری ام بهلین اوان ری خراوه که کسی که 20 علاقه صندوق تاریکاری با هنده مالا بره نه وید او کس اوه کم درآمد اوه فقیر عیال خورلاند که خوراکت و بچیکت خوراکت و بچیت بر دره پارزگاه بر دره پرلمانی اره اوان پرلمان چاوا شرمش خونا کن چاوا خبشوی خواوان تید جبیرامت شد دم بری هل بجارتنه و پروپاکنده و اوان چو عدانوی خلقی جبیرامت شد دم وگاوی بو اثرو که هرمی گوتی هر مالا که ده 5 ورقا دم دو کمپانیه که گازه دانم اوه همی در کت نوایی جبروی چنده وید خلقش نکوی و بدنک نبید راست گلک کسایا و کلک شارزای جهان همیه گوت اوه پشتی ویروس کرونای وکی بری ویروس کرونای نبید بس الهرم کردستان اده بجم ده خرابتر بید اگر خلق نرابید اگر خلق نآخوید نه خلق او پیشمرگه او هزا آسایشه او مالت شهیدا اوه همی پیگ و نه فرمان بر ما مستاب تنه برادر یوی حواله گلتا گو سالکادی چه بین ما مستاد دوامه نکن از چجال گل هندینین ما مستاد دوامه نکن از الگل هنده ما مستاد دوامه بکت و داخوازا مافه خوب بکت و اگر حکمت داخوازیت هم جه نینید بشتوی حکمت دستیش کار خوب بکشه ده حکمت اکادی دانی بلا حکمت اکادی شوه گندر تر بید بلا حکمت اکادی شوه خراب تر بید بزوید حتی بله بس وەکو چارەسەر هەیە ئێستا مەسەلەن چارەسەر بۆ ئەوەی کاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت و کاسبکار و مەسەلەی موچەش دابەش بکرێت چارەسەر هەیە ینی بۆ نمونە ڕێکەوتن لەگەڵ عێراق بێ هێنانە دەرەوەی و پارەی کە بەڕێزوتر لەژێر زەمینەکانە یاخود چارەسەرکردنی گەندەڵی خاڵە سنوورەکان چارەسەر هەیە ئێستا ئەگەر بیانەوێت جاره چاره سری زوره دتوانم دو قصه به سورانی اگر سورانی کم باش بید چاره سری زوره و چاک سازی دتوانم بکن یک چاره سری من هیا بل پرسکانی اما همو دالین اما عراقینا بوش بوم شرم امن بلیم امن عراقی ما بوش بوم شرم امن بلیم بلا موچی من اکثر لعراق بهت امن لدهوک لبنقی که عراقی ور بگرم خلکی کردستان دزانید استا چند برپرس چند دزگاه امنی هزین امنی استا پاره یکسر موچه لحکمت عراق ورده گرن بله اوه بویا چند مانگه که اما گروپ اگمان درست کرد گروپی داوای پاشکو دکن امن داوای موچه ناکم امن داوای پاشکو دکم امن داوای قری خوی کون دکم اوه استا مجبورم بدن اما یک چاره سریمان هیا ایشالله او کرونا تواب بید اما دست بیدکن به تایبتی لدهوک داوای لهولیر و سلیمانی جی دکن به تلفون جی قصه لگل کرین بهن لگل ایما لگل او گروپا ایما زور پروژه من هیا یکم پروژه او داوا لحکمت عراق دکن
موچەی فەرمانبەران ڕاستە و خوب بدەنە فەرمانبەران ئەمە ناچمە بەغداوەر بگرم بلا کەس کۆیلاتی و سیاس ئەوانە لەسەر ئێمە نەشکێنیت ئێمە هەموو کوردین کوردینی کەنگی کوردینی بوو بەری نەوات کوردینی ئەو بوو کاتی ئەو هەردوو حزبە لە چیا بوون ئێمە لە باژێڕەکان بووین ئەوە کوردینی بوو ئێستا کوردینی نەماوە ئێستا بووە تجارەت و بازرگانی لەبەر ئەوە ئێمە فەرمانبەرەکانی دۆهۆک بەگشتی ئێمە بێدەنگ نابین یعنی پرۆژەمان هەیە هەمووژی بە ڕێگای دیر لە توندوتیژی بلا ئەوە ناڵێن ئەوە تێک دەرن ئەگەر ئەمن داوای داخوازی مافی خۆ بکەم و تێک دەربم ئەمە شانازی بەو تێکداریە دەکەم یەک خاڵ بۆ هەموو خەڵکی کوردستان دەڵێم سەیری بکەن ئێستانە لەو مانگەی کۆڕۆنا بەری کۆڕۆنا ڕۆژانە چەند کەس بە ڕۆداوی هاتن و چۆن گیانە لە دەست داوە زۆرتر لە 10 کەس چەندان بریندار بوون زۆرتر لە 5 حتا 100 کەس هەمویان بوونە قوربانی هاتن و چۆن بەس فەرمانبەر هاوڵاتی دەڵێت ئەمە شەرم دەکەم بشمە لە سەر جادە داوای مافی خۆ بکەم ئەو خەڵکە زۆر نازانم زۆر خشی من یعنی ئەو خەڵکە من زۆر جار دەڵێم ئێستاژێ لە هەموو جێگا دەڵێم ئەو حکومەتە بۆ ئێمە باشن کەسێک ڕەزیل بۆیە قەردارە بە سەدان ملیار لەکن حکومەتی هەرێمە حکومەتی هەرێم بازرگانی پێ دەکات بە هەر ڕەنگێکی هەبیت شەرمی دەکات بچیتە سەرجادە خۆ پێشاندان بکات ئەوە لە چ جێگانە بۆیە کاکە وەرن لەسەر جادە 1 جار گیران 2 جار گیران 3 جار گیران 10 کەس گیران یەک شتێدی بە خەڵک بڵێم ئەوە لە 92 تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ئەمێ دەڵێن حکومەتی هەرێم چەند کەس لەسەر خۆنیشاندان تیرۆر کراون ئەن کوژراون ئەوەی لە سلێمانی بووە دەڵێن تۆزێک قالبی سیاسی گرتووە هەمی لە کوردستان 2-3 کەس نەکوژراون هەمووی لە کوردستان 5 کەس نەگیراون لەسەر داخوازی و لەسەر خۆ پێشاندان کاکە وەرە سەرجادە داخوازی پێشاندان بکە ئەگەر دوای 10 ڕۆژ چاکسازی نەهاتەکردن بڵێن وڵات درەوە ئەگەر موچە نەوەلگرتی بڵێ درەوە مامۆستا پارەی زۆرە یەک نمونە بود بینم پارەی موچە زۆرە ئێک ڕێوەبەری باجەی دەرامەت بە کورتی ئێک ڕێوەبەری بەڕێوەبەری باجەی دەرامەت چ لە هەولێر چ لە سلێمانی لە دۆک حکومەت بلا بێت لە 92 تا ئێستا چەند پارەی لە خەڵک وەرگرتووە بەس یەک ڕێوەبەری ئەگەر بە ملیارە دۆلار نەبن بڵێن وای نییە سپاس دەکەم کانێ ئەو پارە هەموو بکۆی ڕیشتیە سپاس دەکەم دەگەرێم وڵات دەگەرت مەجاڵان و مامۆستا گۆران کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە فشار پێدوای فشار کاریگەر دەبێ ڕێکخراوەکانی مامۆستایان یەکێتی مامۆستای ئەوان ڕۆڵیان چیە یاخود مەسەلەن ڕێکخراوەکانی تری بواری موچەخۆر و کاسبکار و خەڵکی هەژاریش ئێمە ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوێکێتی مامۆستایانی کوردستان کە بەداخەوە ئەو ڕێکخراوە نەیتوانێت وەکو پێویست نوێنەراتی مامۆستایان بکە بەڕاستی جێی شەرمە ئەگەر ئەو ڕێکخراوە بڵێ من نوێنەری مامۆستایانم بە چ حەقێک بەخۆی ئەڵێ من نوێنەری مامۆستایانم لە کاتێکە کە مامۆستا تووشی کێشە بێ تووشی قەیرانە بێت تووشی کارەسا دەبێت ئامادە نییە بێت هەڵوێز وەرگرێ و داکۆچی لێ بکە لە کاتێکی وایە پێویستیان بە ڕێکخراوێکی وەکو یەکێتی مامۆستایان هەیە بێتە سەر شەقام و داواکاری بەرز کاتەوە و داکۆچی لە مافی مامۆستایان کات کوا بۆ دیارنین لە زۆربەی کاتەکانە کە مامۆستا پێویستی پێیان هەیە ئەوان بێدەنگ و بێ هەڵوێسن بەڵام بڵێن ڕەنگە ڕێکخراوەکانی تریشە هەموو ڕێکخراوی مامۆستایان مایەوانی شەر دیار نین وایە ئێمە هەموو ڕێکخراوەکان بە پێی یاسا لە ڕێکخراوێکە کۆبووەوە بە ناوی ڕێکخراوێکی مامۆستایانی کوردستان لە پەرلەمانەوە بۆی دەرچووە بە هیچ شێوەیەک ڕێکخراوی تر بۆی نییە بە فەرمی بوونی هەبێت بە ناوی مامۆستایانەوە لەبەرەوە ئێمە هەموو ڕێکخراوەکان لە ناو ڕێکخراوێکی مامۆستایانە کۆبووەوە زۆربەی مامۆستایان ئەندامن لەم ڕێکخراوە کە ئێستا زۆربەی مامۆستایان پێیان شەرمە کە بڵێن ئێمە ئەندامین لە ڕێکخراوێکی مامۆستایانی کوردستان وەکو بینیمان یەکێک لە مامۆستاکان پێناستەکەی خۆی سووتان لەبەرەوەی کە گلەی هەیە ڕخنی هەیە لەم ڕێکخراوە کە نەیتوانیوە بە شێوازێکی جددی داکۆچی لە مافەکانی مامۆستایان زۆر بە کورتی یعنی کەی کۆتایی بەو جیاکاری دەکرد ناو مامۆستایان هەیە مامۆستای خۆبەخشمان هەبێ مامۆستای وانە بێش مامۆستای گرێبەست مامۆستای میلاک ئێمە بێ هەمومان داکۆچی لە مامۆستایان کەین وەکو یەک بە تایبەتی مامۆستایانی وانە بێژ و مامۆستایانی گرێبەست و مامۆستایانی خۆبەخشیش پێویستە داکۆچیان لێ بکەین بەرگریان لێ بکەین و داوا لە حکومەت بکەین فشار لەسەر حکومەت دروستکەین کابێ مامۆستایانی وانە بێژ و گرێبەست فەرمانی وەزاریان بۆ دەرچێ و دامەزراندنیان بۆ دەرچێ مامۆستایانی گرێبەست بە حساب ئەوە لە ساڵی 2020 ئەمری دامەزراندنیان بۆ بهاتایەتەوە بۆیان هاتوێتەوە زۆر باشە ئەگەر بۆیان هاتوێتەوە کارێکی بۆیان ناتوێتەوە ئەبێ فشار دروستکەین لەسەر حکومەت لە ڕێگای ڕێکخراوەکانەوە بە کورتێکە شتێکیش مای فشار کاریگەری دەوێت
فشار کاریگەری دەبێت ئەبێ مامۆستایان ئەبێ موچەخۆران کاسبکاران بەردەوام بن لەسەر فشارەکانە نابێت بێدەنگ بن نابێت بۆستن نابێت سات ببنەوە لە هەوڵەکانیان. سپاس دەکەم زۆر سپاس کاک سامان زۆر بە کورتی ئێوە پێیانتان چیە بە تایبەتی کە داوای هاوکاریتان لە خێرخوازانیش کرد بوو ئێمە دوا پێیان حەزەکەمەوە بێت طبعاً ئێمە هێمڕۆ هیچ داوایەکمان لە حکوومەت نەکرد چکە هەر خۆی حکوومەت مصیبەتە بۆ کەمەندامان تۆ داوا لە کەسێک ناکەی کە مصیبەت بێ بۆت کە نەهامەتی بەسەر توایە نابێت طبعاً لە خۆپشاندانەکەی ئەم ڕۆمانە داوامان لە حکوومەت نەکردووە و پێیامیشمان بۆ حکوومەت نەبووە لەبەری بە حکوومەتی خۆمانی نازانین حکوومەتێکە جگە لە نەهامەتی هیچ شتێکی تری نەبوو بۆ کەمەندامان ئێمە ئەمڕۆ داوامان لە خێرخوازان کردووە مانگی ڕەمەزانی پیرۆز بەڕێوەیە ڕۆژێ یاک دوانیا سێ ڕۆژێکی ماوە ئەڕۆین بەرەو مانگێکی زۆر بارگرانی زۆر قورس بەڕاستی لەم مانگەدا ڕەنگە خواستەکان لەسەر خواردن خواستەکان لەسەر خۆش خواردن زیاتر بێت بەڵام کەمەندامێک کە گیرفانی بەتاڵ بێ کەسکی برسی بێ کە ماڵی بەتاڵ بێ ماڵی چۆڵ بێ موچەی نەبێت لەم وەزعە کەرەنتینەشە بچێت بەرەوە ئەو لەم وەزعی کۆرۆنا چێتەوە ئەبێ ژیانی چۆن بێ بەڕاستی وەکو پێم وتی ئەمڕۆ 2000 کەسمان کۆکردێتەوە هەیان بۆ پاری تەکسەکەمان بۆیاون یەکێکە نردومانەتەوە ماڵە لەبری پاریان پێ نەبووە کە هەر بێن بۆ خۆپشاندانەکانی 150,000کەش نەدراوە وخوکە ئەڵێن موچەی کەمەندامان دراوە درۆ ئەکەن ڕاستە موچەکە بەمانشێ دراوە موچەی کەمەندامان دراوە بەڵام تا ئێستا لە سڵای بیسی کەمەندامان موچیان وەرنەگرتووە لەبری بانکەکان دەوامیان نەکردووە لەبری ڕێزبەندیەکیان بۆ بانکەدا بۆی من لێرەوە خێرخوازان بە داوا ئەکەم لە خێرخوازان داوا ئەکەم لە خاوەن هەڵوێستان خاوەن کار هەرچەند کاریشان نەهێش بەداخۆ لە وڵاتەدا ئەوانەی کە هەناسەیەکیان هەیە ئەوانەی کە هەم ئاینەکەیان ڕێیان پێ هەم ژیانیان هەم ئەخلاقیان ڕێیان پێ تکا ئەکەم فریا ژیانی کەمەندامان بکەون واللهی سەدان خێزانم لایە بەداخۆ من ئەمەم 4 ساڵ پێش ئێستا لەسەر ئەم ێزەوتووە لەگەڵ جەنابتا 5 ساڵ پێش ئێستا وتە لە بەرنامەیە لەم کەناڵە و لەم شوێنە پیرۆزە وتومە کە ژیانی کەمەندامان زۆر خراپە بەڵام ئێستا زۆر لە جاران خراپتر بووە سەدان کەمەندام هەیە سوێن بەخوا لە یەکەم ڕۆژی ڕەمەزانە نە پارشێوی هەیە بیکە نە بەربانگی هەیە بیکە ینی ئەمە ئیتر دوا قسەمە بۆ ئەم بەرنامەیە سەدان کەمەندام هەیە نە پارشێوی هەیە پێی بە ڕۆژوو بێ و نە بەربانگی هەیە ڕۆژی پێ بشکێنێ ئیتر خۆتان و خواتان بەزۆ ناڵە سوپاس دەکەم ماوەسا بەدەل دوا پەیامیشت بە کورتی بەڕێز دەگەر شتێکت مابێ 2 دقەیەکیش بۆ بەڕست کورتی پشتی چەند ساڵی دی نەڤێتمە دێنەعلەتە ئەلمەبارینن دەبێژن ئەوەی چ مرۆڤ ئەو چ مرۆڤ بوون حکومەتێکە هۆسا خوددان و حکومەت و دەستهەڵاتێکی vê zerre dahatiye hey û pênc heyva mûçê nedawe an jî çendîn sala paşkeftêne we nedawe daxwazek min heyş endam û kadirêt evan hizba taybetî her du hizbê desthilat ek bisyar boçî tu endamê hizbê تو بۆچی کادرێ وێ حزبێ ما تو نە ئەندام و کادرێ وێ حزبێ تو چاکسازیت حزبێدا بکەی تو چاکسازیت حکومەتێدا بکەی تو پشتەوانیا فەقیر و ژاری بی تو پشتەوانیا خوبی ئەرێ ئەگەر تو هەر کادر و ئەندامی حزبێ بی تو دهۆڵێ بۆوان لێ بدەی ئەوە نابیتە ئەندامەتی و نابیتە چاکسازی خاڵەش هەمیا گرنگتر بە کورتی بێ سپاس دەکەم پەیامەمە بۆ دەستهەڵاتەیە دەستهەڵاتێ گەلە دەرفەتە هەین خوب زڤریت جارێکادی کو بەرێ خوب دەتەوی خەلکی فەقیر و ژار تایبەتی هەیوا ڕەمەزانێدا بەڵێ زۆر سپاس بۆ بەرەزان مامۆستا بەدەل بەرواری سەرۆکی گروپی دەنگی مامۆستایان لە دۆکۆ لەگەڵ مامۆ هێروا سامن حسێن سکرتێری یەکێتی کەمەندامانی کوردستان وەران عەبدولقادر ئەندامی سکرتاریەتی ئەنجومی مامۆستایانی پێشنگ لە ستۆری سەرکی لەگەڵ مامۆ سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ